بەڕێزان ئێمە وەک فراکسیۆنینەوەی نوێ ئەمڕۆ بایکۆتی دانیشتنەکەی پەرلەمانی کوردستانمان کرد و لەبەرەوەی پەرلەمانی کوردستان بەردەوام بوو لە یاساشچێنی و ئێمەش بەردەوامین لە بایکۆتکردنی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان. ئەمڕۆژ وەک فراکسیۆنینەوەی نوێ من و هەردوو هاوڕێکەم چوینە ژوورەوە و لەوێ ڕخنەی توندمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد چ لەسەرەوەی کە ئەمڕۆ یادی ئەنفالە بەداخەوە لە یادی ئەنفال کە یادێکی پیرۆزە کە کارەساتێکی جەرگ بڕە کە دەیان هەزار خەڵکی هەرێمی کوردستان خۆی کردوتە قوربانی ئەنفال کراوە، شەهید کراوە، کیمیا بەران کراوە لە پێناوەی کەەوە ئەزمونێک بۆ هەرێمی کوردستان دروست بکرێ کە دەبینین پارتی و یەکێتی ئەزمونونەکەیان کردووە بە مڵکی خۆیان بە ئارەزووی خۆیان پەرلەمان دەکەنەوە، پەرلەمان دادەخان، پەرلەمانتاران دەردەکەن، دژی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بە نایاسایی بڕیار دەدەن وەکو ئەو دوا بڕیارێکەوە دراکە لە دژی بەڕێز دکتۆر کازم سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ بوو. بۆیە ئێمە وەک فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان لەسەر هەڵوێستەکانمان بەردەوام دەبین و هەرگیز بێدەنگ نابین و بە هەموو شێوەیەک دژی بڕیاری نایاسایی سەرۆکایەتی پەرلەمان دەوەستینەوە و بە هەموو شێوەیەک لە بەرەی خەڵک دەبین، دیفاع لە خەڵکەکەین، دیفاع لە قوت و ژیان و موچە و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین. بەداخەوە ئەمڕۆ کە یادی ئەنفالە دەبینین ئەوانەی کە خەڵکیان ئەنفال کرد ئەو 258 مستەشارەی کە ناویان وەکو تۆمەتباری کەیسی ئەنفال دەرچووە بەشێکی زۆریان ئێستا لە هەرێمی کوردستان پلە و پۆستیان هەیە، بەشێکیان خانەنشین بوون بە پلەی باڵا و موچەکانیان لە موچەی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان زیاترە. بەڵام دەبینین خەڵکێکی تر کە دیفاع لە کەسوکاری ئەنفالکراوانەکە، کە دیفاع لە کەسوکاری شەهیدانەکات، کە دیفاع لە موچە و بژێوی ژیانی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەیت، بەو شێوەیە ڕێگری لێ دەکرێت لە پەرلەمان دەردەکرێت، بڕیاری نایاسایی لەسەر جێبەجێکرێت کە ئەوە جێگەی نیگەرانیە. بۆیە تا ئەم نایاساییە، تا ئەم ناعەدالەتیە بەردەوام بێ، ئێمەش وەک فراکسیۆنینەوەی نوێ بەردەوام دەبین، کۆڵ نادەین لە هەموو جەلسەیەکی پەرلەمان، لە هەموو دانیشتنێکی پەرلەمان قسەی خۆمان دەبێ و هەڵوێستی خۆشمان دەبێت کە وەکو ئەم جارەکە بینیتان بایکۆتکردن بوو جاریشتر.